کوردستان و داهێنانی جەماوەری و پێشڕەو. بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە کوردستان لە چاو بەڕێوەچوونی هەر ئەم ڕێوڕەسمانە لە شارەکانی دیکەی ئێران لە ڕووی چۆنایەتیەوە جیاوازیەکیان هەیە. لە شارەکانی ئێران جەژنی نەورۆز مەسەلەیەکی بنەماڵەییە. ئەندامانی بنەماڵە لە دەوری یەک کۆ دەبنەوە، سفرەی حەوتسین دەچنن، جل و بەرگی نوێ دەپۆشن و سەردانی خزم و کەس دەکەن و کاری لەم جۆرە ئەنجام دەدەن. بەڵام لە کوردستان ئەم بابەتە بە شێوەیەکی ترە. خەڵکی شار یان گەڕەکێک، خەڵکی گوند یان چەند گوند لە دەوری یەک کۆ دەبنەوە و کۆبوونەوەیەکی گەورەی جەماوەری بە ئارایش و ڕێوڕەسمی تایبەت بەڕێوە دەبن. کۆبوونەوەیەک کە لە چەند حەوت و پێشترەوە کەسانێک لە بواری تکنیکی و عەمەلیەوە ئامادەکاری بۆ دەکەن. ژن و پیا و پیر و لاو لەم کۆبوونەوە گەورە جەماوەریەدا بەشداری دەکەن و لە دەوری یەکبوونیان وزە و چێش وەردەگرن. گەرما و سەرما ناتوانێت ڕێگریان بێت، شادی ڕێک دەخەن، بە کۆمەڵ ئاواز دەخوێنن، دەستە جەمعی هەڵدەپەڕن، ئاگری گەورە لە شوێنی ڕێوڕەسمەکان و لەسەر کێوەکان دەکەنەوە، شێعر و سرود دەڵێن و هتت. بەڵام ڕێوڕەسمەکانی نەورۆز لە هەموو بەشەکانی کوردستان بە شێوەی دیار یان نادیار ڕنگ و بۆی سیاسیشیان هەیە. ئەم ڕێوڕەسمانە بە دڵی دەوڵەتانی ستەمکاری عەراب، تورک و حکوومەتی ئیسلامی نین. هەر بۆیە بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز بەو شێوەیە کە باسی ڕێکرا لە ڕاستیدا هێمای دژایەتی و سەرکەشی لە بەرامبەر دەوڵەتانی ستەمکاری ناوەندیشە. لە کوردستانی ئێران بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکان بە شێوەی ئێستا زیاتر لە 20-25 ساڵ پێشینەی نییە. ئەم ڕێوڕەسمانە بەرەبەرە بوونەتە بەشێک لە بزوتنەوەی خۆراگری خەڵکی کوردستان و ساڵ بە ساڵ بە داهێنانی نوێ ڕازاوەتر، بەرینتر و ڕێکخراوتر بوون. بەڵام ئەمە تاکە بواری مەدەنی هاتنە مەیدانی خەڵکی کوردستان لە پانتایی جەماوەریدا نییە. لە ماوەی زیاتر لە 4 دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەرەبەرە داهێنانی نوێ لە بواری جۆراوجۆردا نەک بۆ یەک ڕۆژ لە ساڵ، بەڵکو لە هەموو ماوەی ساڵجدا شکلی گرتووە. خەڵکی خەباتکار بە گرتنەبەری داهێنان و خەباتی جەماوەری و پێشڕەو هەوڵیان داوە کە ژیان بۆ خۆیان خۆشتر و ژینگەی خۆیان تەنانەت لە ژێر دەسەڵاتی ئەم حکوومەتەش ئینسانی تر بکەن. حرەکات و داهێنانی جەماوەری و پێشکەوتوو لە زۆر بواری سیاسی، کۆمەڵایەتی، کلتوری، هونەری و ژینگەیی لە ماوەی ساڵانی ڕابردوودا نیشانەی گۆڕانکاری قوڵی کۆمەڵایەتیە کە جێگەی ستایش و سەرنج و لێکدانەوەیە. هاتنی بەهار و ڕێوڕەسمە نەورۆزیەکان لە کوردستان و کوردکردنەوەی دەستی دەسەڵاتی ئیسلامی لە زۆر یەک لە جەژن و گۆڤەندەکاندا نیشانەی ڕێکخراوتربوونی حرەکەت و داهێنانە جەماوەریەکانە. حکوومەتی ئیسلامی و دەستگای سەرکوت و تەبلیغاتی ئیسلامیەکەی هەوڵیان داوە تا لە ڕێخستن و چالاکی هەڵسوڕاوانی بوارە جۆراوجۆرەکان لە کوردستان ڕێگری بکەن. بەڵام ئەوان سەرەڕای سەرکوت و دیکتاتۆری لە کەشوهەوای میلیتاریستی و نیزامی و ئەمنیەتی ڕژیمدا ڕێگای ممکن و کاریگەری خۆیان دۆزیوەتەوە و هەر ساڵ کە تێدەپەڕێت شایەدی چالاکی بەرینتر و گشتی تری ئەوانی. هێندێک لەم چالاکیە کۆمەڵایەتیانە بریتین لە دیفاع لە ژینگە و مافی ئاژەڵان، دیفاع لە منداڵانی بێسەرپەرست و پیران، هەوڵی بەرین بۆ فێرکردنی زمانی دایک، چالاکی میدیایی بە تایبەت لە ناو ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان، چالاکی هونەری جۆراوجۆری منداڵان و تازەلاوان کە بەرهەمە جوان و هەست بزوێنەکانیان لە ئاستێکی بەریندا بڵاو دەبێتەوە و دەخرێتە ئیختیاری هەمووانەوە. لە ئاستێکی دیکەدا کورتەنیگایەک بە نەخشەی کولتوری، هونەری، ئەدەبی و کۆمەڵایەتی کوردستان نیشانی دەدات کە لە ماوەی چەند دەهەی ڕابردوودا لە زۆر یەک لە شار و تەنانەت گوندەکانی کوردستان شایەدی شکڵگرتن و گەشەی چیرۆگنووسین، شانۆ، فیلمسازی، نیگارکێشی، وەرگێڕان، پەیکەری سازی و ئەنیمەیشن و شێعر بووین. لە هەمان حاڵدا ژمارەیەکی یەکجار زۆر کەسی ئاکادێمی و خوێندکار لێکۆڵینەوەی مەیدانی لە بوارەکانی کۆمەڵناسی، مرۆڤناسی، شوێنەوارناسی کار دەکەن و بەڕێوەچوونی کۆبوونەوەی بەردەوامیان لە شارەکان زانیاری گشتی بە شێوەیەکی بەرچاو پەرە پێداوە.
ژنان و لاوان دوو پایەی سەرەکی هەموو ئەم چالاکیانن کە خودی ئەم دوو فاکتۆرە عەداڵەتخوازی و قوڵبوونەوە و ڕادیکالیزمی ئەم حەرەکەت و بزوتنەوانەی پەرە پێداوە. کوژانەوەی ئاگری دارستانەکان، بەڕێکخستنی هەوڵ و تێکۆشانی خەڵک، خاوێنکردنەوەی گوند و سەیرانگاکان لەلایەن خەڵکی خۆبەخش، حرەکاتی سۆمبۆلیک دژ بە سیگار و قلیانکێشان و ئاگردانی قلیانەکان لە مەیدانە گشتیەکان، شکاندنی چەکی ڕاو و قەفەس و ڕەهاکردنی باڵندەکان لە بەند، کەمپەینی دژ بەڕاو و تند و تیژی، هاودەردی مامۆستایان و خوێندکاران لەگەڵ شاگردانی نەخۆش و دیداری دەستە جەمعی لە ئەوان، کەمپەینی پشتیوانی لە منداڵانی شیناوێ کە لە مەدرسەیەکی نائەمندا لە ئاگردا سووتان، ناوەندە جەماوەریەکان بۆ دیفاع لە مافی مرۆڤ و هیتر تەنیا چەند نمونەن لەو حەرەکەت و داهێنانە پێشڕ و پێشکەوتوانە. دیفاع لەم داهێنانە پێشڕەوانە بەهێزکردنیان تا ئاستی ڕەوتێکی جددی و بە توانای کۆمەڵایەتی، ئەرکێکی ئینسانی و شۆڕشگەرانەیە و بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان زیاتر لە ڕابردوو لەگەڵ دنیای مۆدێرن و پێشکەوت و هاو ئاهەنگ دەکات و پشتیوانی ملیۆنی خەڵکی دەرەوەی کوردستانیش بە دوای خۆی دادێنێت.